ئازادی ڕۆژنامەگەری هەبوو هەموو ئازادیەکانی کە وردە دروست دەبێتەوە. هاتوونەتە چالاکیی تایبەت بە ڕۆژی گیانی ئازادی ڕاگەیاندن. لەویان نەکەم بە 3 مانگ من لە دەسەڵات نامێنم. ئێرە سلێمانیە و لە چوارچێوی سیمپۆزمێکی تایبەتدا لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە گفتوگۆی گەرمی دۆخی ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی دەکرێت لە هەرێم. ڕۆژنامەنووسان و چاودێران دەڵێن ساڵ بە ساڵ ڕەوشی ڕۆژنامەگەری و دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ڕوو و پاشەخشە دەچێت. ئەوەش زیانی زۆری بە قواری هەرێم گەیاندووە. ئەوەی کە بە قوڵی لە ئازادی ڕۆژنامەگەری نەزانێت و ئەزانێت ئێستاکە شتێک هەیە پێوتێ ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەگەری لەبەرەوەی لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان و لە هەندێک لە کەناڵەکاندا قسەی جیاواز دەکرێت و ئەمانە نەخێر هێشتان ئالەنگاری گەورە تەحەدیاتی گەورە لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەریدا هەیە هێشتان کۆسپی گەورە لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری هەیە بۆ نمونەگە بە خێرایی یەک باسی لەوەکەم تاوەکو ئێستاکە علامەتی پرسیار لەسەر سەربەخۆی دادگاکان هەیە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسێک کە سەر بە دەسەڵات بێت لەگەڵ کەسێکی دیکە کە سەر بە دەسەڵات نەبێ. ئەنجامدانی چەند چالاکیەک لە هەرێم بۆ یادکردنەوەی ساڵ ڕۆژی گیانی ئازادی ڕاگەیاندن لە کاتێکدایە کە لە ماوەی ساڵی ڕابردوو دەیان راپۆرتی نێودوڵەتی دووپاتی بەرتەسک بوونەوەی ئازادی کاری ڕاگەیاندنیان کردووە لە هەرێم و هۆشداریان داوە بە بەرپرسانی باڵای هەرێم لەسەر خراپی ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین. خەتەرترین ئەو شوێنانێک کە کار ڕۆژنامەنووسی تێدا دەکرێت و لە ژێر هێڵی سووردایە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دیارە ئەمە لە خۆڕایی نییە. ئێمە لەم وڵاتە دەبینین خەڵک ڕۆژنامەنووس دەگیرێ لەسەر کاری ڕۆژنامەنووسی دەکوژرێ لەسەر بیر و ڕا واتە هەڕەشەیەکی جددی هەیە لەسەر کاری ڕۆژنامەنووسی. پێنەدانی زانیاری و دەستگیرکردن و هەڕەشە و ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان و بە دادگای گەیاندنیان بەپی یاسای سزادانی عێراقی و یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لەلایەک و کار نەکردن بە یاسا بەرکارەکانی هەرێم لە بواری ڕۆژنامەوانی لەلایەکی دی لە دیارترین ئەو ڕەخنانن کە ئاراسی حکومەت دەکرێن. لەم یادەدا داوامان وایە لە حکومەت تەنها ئەو یاسانی کە سڕڕی ملاحەزەکان لەسەر یاساکان ئەو یاسانی کە تایبەتمەندن بە ئازادی ڕۆژنامەنووسی یاسای ڕۆژنامەنووسی یاسای خۆپیشاندانە یاسای مافی بەدەستکەوتی زانە تەنها ئەم یاسانە وە خۆی جەبەجە بکرێت لانیکەم بەشێکی زۆر لەو کێشانی کە هەیە چارەسەر بن. جگە لە راپۆرتە ناوخۆیەکان بە تەنها لە 2 ساڵی ڕابردوو 30 راپۆرتی نێودوڵەتی لەسەر خراپی دۆخی ئازادی ڕادەربڕین و پاشەخشەی ئازادی کاری میدیایی لە هەرێم بەڵاو کراونەتەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.